پەیوەندی گەرمەکەی یەکێتی سۆڤێت لەگەڵ سعودی و ئیسرائیل چۆن لەناوچوو؟ ستالین چۆن سعودی پێشکەش بە ئەمریکا کردو بۆچی داوای دەوڵەتی دەکرد بۆ فەڵەستینیەکان؟ جۆزێف ستالین سەرکردەی دوای ڤلادیمیر لینین و دامەزرێنەری ڕاستەقینەی یەکێتی سۆڤێت 141 ساڵ پێش ئێستا لەدایک بوو 67 ساڵ بە لە ئێستا کۆچی دوای کردووە. ستالین تا لە ژیاندا بوو هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردبوو. دوای مردنیشی هەرباز دەکرێت بەهۆی ئەوەی بەرپرسی مردنی زیاتر لە 20 ملیۆن هاوڵاتیە. ئەگەر توندڕەوی ستالین نەبوایە کە لە کۆتایی سیەکاندا جێبەجێ کرد، ئێستا سعودی یەکێک دەبوو لە هەر هاوپەیمانە بەهێزەکانی یەکێتی سۆڤێتی پێشوو. بەڵام هۆکاری ڕوونەدانی چی بوو؟ یەکێتی سۆڤێت یەکەم وڵات بوو کە دانینا بە سعودی عەرەبی و پەیوەندی دیپلۆماسی لەگەڵیان بەست. ئەمەش بە پشتگیری و هەوڵدانی دیپلۆماتێکی سعودی بوو بە ناوی کەریم حەکیمۆڤ کە پێیان دەوت پاشای سوود. دواتر لەسەر بڕیاری ستالین کەریم حەکیمۆڤ بانگ کرا بۆ مۆسکۆ و تۆمەتبار کرا بە سێخۆڕی و بەدەستڕێژی گولە کوژرا. ئەوەش بۆ هۆی وەستان و لە ناوچوونی پەیوەندیەکانی سعودی و یەکێتی سۆڤێت. دوای ڕووداوەکە بنەماڵی ئەل سعود هەموو کەسێکیان ڕەت دەکردەوە کە ببێتە کۆنسوڵی مۆسکۆ لە سعودیە. بۆ هۆیەشەوە هەموو پەیوەندیەکانی سعودی و یەکێتی سۆڤێت نەما و پەیوەندی دیپلۆماسی لە نێوان ئەمریکا و سعودیە دروست بوو کە دواتر ئەمریکەکان نەوتیان لە سعودیە دۆزیەوە. لە بەرامبەر ئەوەدا ستالین هەوڵیدا پەیوەندی لەگەڵ لیبیا ببەستێ، بەڵام ڕۆژئاوا ڕێگەیان نەدا. بەپێی بەڵگەنامەنهێنەکانی رووسیا دەرکەوتووە ململانی و جەنگێکی توند هەبووە لەسەر ئەو ناوچانە، بە تایبەت لیبیا. دوای جەنگی جیهانی دووەم و لە ساڵی 1949 هەموو پەیوەندی دیپلۆماسی و سیاسەکانی ئیسرائیل و یەکێتی سۆڤێت ڕاگیرا بەهۆی کۆمەڵی کێشە لە نێوانیاندا. یەک لەوانە ئەوە بوو یەکێتی سۆڤێت داوای لە ئیسرائیل کرد کە دەبێت دەوڵەتێکی عەرەبی دروست بکرێت بۆ فەڵەستینیەکان. لە ساڵی 1953 ستالین هەموو پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل بڕی و دوای ئەوەی تەقینەوەیەک لە باڵوێزخانەی وڵاتەکەی لە تەل ئەبیب واتە لە ئیسرائیل ڕوویدا. دوای ڕووداوەکە ئیسرائیل داوای لێبوردنی کرد، بەڵام ستالین قبوڵی نەکرد و سوور بوو لەسەر بڕیاری خۆی.